لە چەند ڕۆژی ڕابردوو سەرۆکی پەرلەمانی کوردستان بڕیاریدا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دانیشتنێکی تایبەت لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان ئەنجام بدات بە ئامانجی گفتوگۆکردن دەربارەی کاراکردنی کۆمیسیۆن و باسکردن لە یاسای هەڵبژاردن و نووسینەوەی پرۆژەی دەستور. پێشتر فراکسیۆنەکانی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و نەوەی نوێ و سربەخۆکان هەماهەنگیان هەبوو تاوەکو ئەم کۆبوونەوەی بایکۆت بکەن، بەڵام بەشێکیان بەشداری کۆبنەوەکەیان کرد. ڕووپاک ئەحمەد پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش دەڵێت تاکو کە شەهۆی نێو پەرلەمان ئاسایی نەبێتەوە ئەوە نەپرسی دەستور و نە هیچ پرسێکی تر یەکلا ناکرێتەوە و لا دوو کۆبنەوەی پەرلەمان ئەوەشمان بینیوە. هەتا جەوی ناو پەرلەمان هادە نەبێتەوە دەستێ سەرۆکایەتی پەرلەمان بە قانونی و پەیڕەوی مامەڵە نەکە ئەوە پێم وایە نەپرسی دەستور نەپرسی کۆمیسیۆن نە یاسای هەڵبژاردنەکان یەکلا ناکرێتەوە لەم جەوەی ناو پەرلەمان لەو کۆبنەوەی ڕابردوو بینیمان جەوی پەرلەمان چۆن بوو چکە بەڕاستی ئێمە تێبینیمان لەسەر هەمووی هەیە ئێمە پێمان وایە دەبێ یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە ئێمە پێمان وایە دەبێ هەرێمی کوردستان دەستوری خۆی هەبێ ئێمە ئەگەر دەستوری خۆی هەبێ بە مەرجێک ئەگەر ئەو پرەنسیپانی بۆ دەستور دادەندرێت لێدان بێ لە بەرژەوەندی دەسەڵاتیش ئێوان قبوڵیان نییە کە قبوڵیان نەبێ هیچ یەکلا نابێتەوە. فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان کە لە کۆبوونەوەی پێشووی پەرلەمان بێڕێزی بەرامبەر پەرلەمانتارێکی کرا بڕیار بوو بەشداری لەم کۆبوونەوەی نەکات تاکو ئەو پەرلەمانتارە داوای لێبوردن دەکات. فراکسیۆنی نەوەی نوێش کە سەرۆکی فراکسیۆنەکەی لە دانیشتەکانی پەرلەمان بێبەش کراوە بەڵام هەردوو فراکسیۆن بەشداریان لە کۆبوونەوەکەدا کرد. لە ڕاستیدا ئێمە ڕێکەوتنمان ئەوە بۆ کە بایکۆت بکەین تا ئەو کاتی 53 ئەندامی پەرلەمان واژووی کردووە کە نەوەکو فراکسیۆنۆک و ئەندامانی پەرلەمان کە تاوەکو ئەو کاتەی ئەو پەرلەمانتارە بە ڕێزی پارتی دیموکراتی کوردستان داوای لێبوردنەکە بۆیە ئێمە التیزامان بەو بۆچوونەی خۆمانەوە کردووە و لە دانیشتنەکانی پەرلەمان بە هاوبەشی بۆچوونەکانمان گەڵاڵا ئەکەین تەنیا ئەمە کۆبوونەوەی فراکسیۆنەکان بۆ بەرمەبنای ئەو ڕێکەوتنە نەبوو کە هەمان بوو. ئێمە هیچ ڕێکەوتنێکی نووسراومان لەگەڵ هیچ لایەنێک نەبووە. ئێمە قسەمان کردووە ڕەنگە هەندێک بۆچوونمان لە یەکتریش ئێمە قسەمان کردووە شەویش قسەمان کردووە شەویش من خۆم قسەم لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو کردووە. وەکو وتم هۆکاری ئەوە ئێمە خۆمان ئێمە هێزێکی مەدەنین و هێزێکین باوەڕمان بە خەباتی پەرلەمانی هەیە ئەو شوێنێکەوە بڕیارە ئێمە خەباتی خۆمانی تێدا بکەین ناو پەرلەمانی کوردستانەوە ئەوەی کە گرنگە ئێمە دەست پێشخەریمان هەبوو لە چەند ڕۆژی ڕابردوو وتومانە ئەو دەست پێشخەری ئێمە ئەو بەرنامە استراتیژیە کە دامان ناوە کە داوماتە لایەنەکان یەک لە خاڵەکانی ئەو بە کە دەبێ هەڵبژاردن بکرێت کە دەبێ کۆمیسیۆن سەربەخۆ بکرێت. لە سەرەتای ڕێکەوتنی ئەو سێلایەنە سیاسی کە کابینەی نوێمیان پێکێناوە بڕیار بووکار لە سەرپرسی دەستور بکەن و کۆمیسیۆنیش بخەنە سەر ڕێڕەوی خۆی. ئەم کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان لە کاتێکدا دێتکەوە کەمتر لە ساڵێکی ماوە تاکو ئەم خولەی پەرلەمان کۆتایی بێت. بە بڕوای چاودێرانیش بێت ئەم هەنگاوە تەنیا بۆ کات کوشتنە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش جەخت دەکاتەوە کە دەبێت کۆبوونەوەکانی پەرلەمان بۆ پرسە هەنووکەیەکانی پەیوەست بە ژیانی خەڵکو و چارەسەری قەیرانەکان بن.